من یاسین ئەحمەد لە دایکبووی 1993 دەرچووی بەشی ژمێریاریم لە پەیمانگای تەکنیکی سلێمانی. ئەم ئیشە لە ساڵی 2002 دەستمان پێکرد، ئینجانە فرۆشتن و گۆزە و نەوعەتەکانی گڵ بە ئینجانە و بە تەنور و ئەو بابەتانە. سەرەتا خولیایەک بوو حەزمان لێیە کرد، شتێکی جوان بوو، ئیشی دەسە، دوایی بوو بە ئیش و بەردەوام بووین لەسەری تا ئێستش بەردەوامین. سەرەتای ئەم ئینجانە و گۆزە لە تەلەڤیزیۆنا بینیمان، شتێکی جوان بوو، هەر خۆشمان لە ماڵەوە حەزیان بە ئینجانە کرد، گوڵشتمان بوو. ئیتر دەستمان پێکرد لە شتێکی کەمەوە دەستمان پێکرد، لە دەرەوە هاوردەمان کرد و بەشێکیشی بڵێن لە ناوخۆ هی کەرکووک و مەنتیقەی گەرمیانەوەوانە. بەیانیان سەعات 8 ئێنە سەر ئیش، زیاتری شێمە ڕۆژانە کە دووبارە بێتەوە ئینجانە سڕینە، چونکە ئینجانانە تەبوتۆزیانە چێتە سەر. ئینجانەکانیش ئینجانەی گوڵ چەند نەوعێکی هەیە، ئەمانە هەیە دروستکراوی وڵاتی سینە، ئەمە سیرامیک کراوە. سیرامیکەکە زیاتر بۆ ژوورۆ جوانە، چونکە لە ماعە کاڵ نابێتەوانێ، ڕەنگێکی جوانی هەیە. نەوعی تریشمان هەیە، سێم بابەتانە هەیە، ئەویان گڵە بە گڵ دروست کراوە و بۆ یاخ کراوە. هەشمانە هەر گڵە سادەیە، ئەو گڵیەکان قایمترن بۆ سەرما و بۆ گەرمە، ئەوانە بۆ حەوشە یا بۆ بەردووکان بۆ دەرەوە زیاتر خەڵک ئەیبا. بەزیت بڵین سینیەکە چونکە لە ماعی هەیە و جوانترە، حتمما سعرەکەشی گرانترە. بەدەر لە ئینجانەکان مەنجەڵیشمان هەیە، مەنجەڵی گڵی ئەمانەیە، ئەمە ئی دەرەوەیە، ئەمە دیزی پێوترێ، خواردنێکی تایبەتی تیاکرێ، شتێکی زۆر خۆش دەرەچێ. ئەم نەوعەشی هەیە، ئەمەش سیرامیک کراوە، تەخلیف کراوە. بەس ئەمانە کێشەکەی ئەوەیە نابێت لەسەر غاز بێت، چونکە ئەتەقێت، ئەمە بۆ سەر ئاگری داریا بۆ ناو فڕن. زۆر کەسێ ماڵان ئەیبەن، ئەمانە ئەبەن بۆ خوێ بۆ ترش، ئەمە لە زستانە شێ ناکاتەوە خوێیە، ئەو شتێکە تێیەکرێ شێ ناکاتەوانێ. مەطعمەکانی ژەیبەن خواردنی تیا لێنێن، شتێکی خۆشە و تازەشە، خەڵک حەزی پێیەتی، حتمما شتێکە تازە بوو لە ڕووی خواردنەوە، لە ڕووی ئینجانەوە هەشتێ بوو، خەڵک تموحی زیاتری لەسرە حەزی پێیەتی. مقاڵیشمان هەیە، مقاڵی قوڕی بە قوڕ دروست کراوە، ئەوانەی بەشی خوارەویستێ حەجمی هەیە، ئەویش هەر بۆ جوانیە، بۆ دیکۆرە. خەڵکێک کە باخی هەیە زیاتر ئەوانە ئەیبەن، مەنجەڵە قوڕەکەی لەسەر دانێ، مقاڵەکەشی هەر قوڕە، دیکۆرێکی جوانی هەیە و شتێکی جوانە، ئەوەشمان هەیە، ئەوەشە بن. ئەمانە مەرکانەی عێراقین، ئەمانش ئێرانیە، شێوازەکانیان جیاوازە، هەر گڵەکەشی ڕەنگی فەرقی هەیە، جیاوازە. ئەم گڵە هەر گڵی کای تێ ئەکرێ، چیمەنتۆی تێ ناکرێ عێراقیەکە، بەڵام ئێرانیەکە تەنکترن، ئەمان کەمێک چیمەنتۆی تێکرێت، درزیش نابە. ئێرانیەکە گە سەرنجی بە هیچ درزێکی نییە، بەڵام عێراقیەکە ئەستورترە و کەمێ بادرزی بچووکی هەیە، لەبەرەوەی کە چیمەنتۆی تێ ناکرێ. ئەوەشی کە چیمەنتۆی تێ نەکرێ، حتمما ئاوەکەی سارترە، زیاتر تکاکە، ئەم جسمە تەڕە بێ. مەرکانە چاکیەکەی ئەوەیە کە ئەمە تەڕە بێ و ناوی سار دەبێ، هۆکارەکەی ئەوەیە کە ناوی مەرکانەکە سار دەبێ. ئەم بابەتانش ئێرانین، ئەم نەوعانەی تر. زمانە کەمێک چیمەنتۆی تێکرێ، شکلەکەی جیاوازترە، نەوعی زۆرە، ئەمە جۆرە، جوانترە، خەڵکێگەی حەزی بەمەیە. ئەوەشی کە بیناسی و مەرکانەی زووی بوو بێ، عێراقیەکە ئابە. هەشەم عێراقیا بە هەنگی هەیە، مێشهەنگی هەیە، چونکە ئەمە تەڕە بێ، مێشەنگەکە ئاوی لێگرێ، ناچێت لە شوێنی تر ئاو بخواتەوە، هەنگەکە بەمۆ ئاوەگرێ و ئاوە خواتەوانێ. عێراقیەکان ئەمانە زیاتر بڵین لە دەوری بەغدا و کەرکووک و دووسخورمات و دروست ئەکرێن، گڵەکەشی دووسخورمات و خواروی کەرکووکە.
لەو شوێنانە دروست دەکرێت لەو شارانە. ئێرانیەکانیش ئی هەمەدانن لەوێ دروست دەکرێت بڵین منتیقەیەک هەیە لە هەمەدان لا لە جینی پێڵێن هەموو شارۆچکەکە خەریکی ئەم ئیشی سفاڵی پێڵێن هەموو بابەتەکانی گڵ ئینجانە ئەو بابەتانی لێ دروست دەکەن. مەرکانەکان وەڵی ئەنواع خەڵک ئەیکڕێت بڵین ئەکسەریەتی گەرمیانی ئەیکڕێت چووکە خۆی مەرکانەی بووە و ئاوی تیا خواردەوەتەوانێ. ئەوەی کە کێشە بێ لای ئێمە خەڵکێک هەیە نازانێت مەرکانە چۆنە ئەوەیە مەرکانە تکە ئەکا تکەی هەیە شتەری وا بۆ بردوێتی هێناوێتێتی کاکە وەڵا لێ چێ کونەیە ئەو بابەتەیە بەڵام کونی نییە خۆی ئەمە هەچ کامێکیان بێ ئەم جسمەی تەڕە بێ و تکەیەگەکە ئەو تکەیە ساردەکە مەرکانەکە هێناگە تکەنەکە ئاوەکەی گەرمە بێ وەکوایە لە سەتڵا بێ. باسێکی تەنورەکانیشتان بۆ بکەم. تەنورەکان ئی کەرکووکن لەوێ دروست ئەکرێن دەستکردی ناوخۆیە تەنوری نانە و تەنوری کولێرەیە و بە پێی حەجمەکان خەڵک تەڵەبیاتی لەسەر هەیە. ئەمە گڵێکی تایبەتی خۆی هەیە هی منتیقەی کەرکووک و خواروی کەرکووک و ئەوانەیە. ئەمە گڵێکی سوورە پاشان کای تەیەکرێ مووی بزنی تەیەکرێ بۆی قایم بێ نەتەقێت بەو شێوازە دروست دەکرێت. ئێمە لێۆ ئەیەنینە ئێرە بە پێی حەجمەکانی تەنورمان هەیە هی باخە خەڵکێکەیە بۆ باخێ بە هەمانەی نانەوایە هەمانەی ماڵانە ئەم بچووکانشمان هەیە سێ تەڵەبیاتی لەسەر هەیە خەڵک حەزی پێیەتی لەبەرەوەی جێگەی نییە یا داری کەمە دەست ناکەوێ بۆی زۆر نەکەوێت لەسەری ئەو بچووکە بە کولێرەی پێیەکە ئەکەنە بەرمیلی نەوتەوانێ لەوایتر پێویست ناکە بڵێن دیواری بۆ بکەی لەوە جێ بێتەوانێ و شتێکی چاکە خەڵک ئیسفادەی لێ کردووە و زۆر بەش یار خەڵکی ناو شارە ئەیکڕێ هەشە بڵین بۆ دەرەوە جاری وا بووە بڵین بۆ دەرەوەش بردویانە بەس زیاتر بڵین خەڵکی ناو شار و بۆ باخەکانە زیاتر ئەو خەڵکانە ئەیبەن.